بیجەرەوە خافرۆشان لە پێناو دزیەکانیان لە پێناو دزیەکانیان ئێوەن خەڵکی زیندوو هەموو جارێ وتومانەوە ئەم جارێش دەڵێمەوە من بەش بە حاڵی خۆمیان ئێمە هیچ نینەگە خەڵکمان لە پشت نەبێت ئەوە ئێوەن کە مافی خۆتانە سەنن ئەوە ئێوەن کە ئەمڕۆ بۆ پاراستنی کەرامەتی خۆتان و هاونیشتیمانیانان و کەرامەتی تاک هاتوونەتە دەرێ ئەی خەڵکی ئازای کوردستان ئەم هەنگاوەی ئەمڕۆ ئەم ئەزیزانە و ئەم قارەمانانە ناویانە هەل لە سلێمانیەوە تا هەولێر و دوهۆک و هەڵەبجە و گەرمیان و ڕانیە و قەڵاتجێ و تەواوی شارەکانی تر ئەمە یەکەم هەنگاوی دەستپێکی شۆڕشێکە شۆڕشێکی مەدەنی و خەباتێکی مەدەنی بۆ کۆتایی پێهێنان بەم زوڵمەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە ئەزیزان هەموو ئەو شۆڕشە گەورانەی کە لە دنیادا دەستی پێکردووە سەرەتا خەڵکانێکی ئازا بگرە زۆر لە ئێوە کەمتر دەستیان پێکردووە زۆربەی شۆڕشە گەورەکان سەرەتا لە 3-4 کەسەوە دەستی پێکردووە ئەوە تا ئێوە ئەم هاتنە دەرەوەی جەنابتان ئەمڕۆ کە بە هەزاران هاوڵاتی ڕژاونتە سەر شەقامەکانی هەرێمی کوردستان لە هەموو شار و شارۆچکەکان ئەمە دەستپێکی ئەو خەباتە مەدەنیە کە دەست پێ دەکەین هەتا مافی خۆمان نەسێنین واز ناهێنین هەتا خەڵکی هەرێمی کوردستان کۆتایی بەم شێوازە لە حکومڕانی نەهێنێت هەتاوەکو نەبنە هۆکار بۆ چاکسازی ڕاستەقینە بۆ گێڕانەوەی قوتی خەڵک بۆ نەهێشتنی دزی و گەندەڵی ئەوە ئەم خەڵکی هەرێمی کوردستان واز ناهێنن.